لە مانگی 11 2022 دا 1 کیلۆ گۆشت بە زینەقەپان بە 5250 دینار بووە. لە مانگی 12 2022 دا 1 کیلۆ گۆشت بە زینەقەپان بە 6250 دینار بووە. بەڵام لە مانگی 1 2023 دا 1 کیلۆ گۆشت بە زینەقەپان بە 7300 دینار بووە. لە مانگی 2 2023 داواتە لەم مانگەدا 1 کیلۆ گۆشت بە زینەقەپان بە 8000 بۆ 8250 دینار بووە. ماوەی دوو مانگە نرخی گۆشتی سوور بەردەوام لە بەرزبوونەوەدایە. ئەو کەسانەی لە مەیدانی ئاژەڵ فرۆشان کار دەکەن گرانی نرخی ئاژەڵ بۆ کەمی ئاژەڵی ناوخۆ و بەرزبوونەوەی نرخی ئالیک و دابەزینی بەهای دینار دەگەڕێنەوە. عەلەفەکە زۆر گران بوو، جۆ نزیک بە کیلۆی بە 750 بوو بە 800 بوو جۆکە. خەڵک بۆ دانە بەسترا حیوان بدانە بەسترا لەبەرەوەی کەوە ئێستا حیوانی قەڵە و کەمە نییە. هەروەی نایە لە سووریاوەها باش و لە هەورێ لە بدە تورکیاوەها باش بوو. سەنان لەبەرەوەی نایەت گڵاکەش دەورە بینی. وەک بۆم باسکردی گڵاکە لە ئێران بردووە بە حیوانەکانەیە بە ماگی خۆی بە زەرەج گڵاکە لێ خێری بۆ کردن لە سووریا یان لە تورکیا یان لە ئێران بەرهەمی ناوخۆ کەمە بە قوران نایە. ئەوەیشی بیە بەرخی لای خۆمان دڕی پێگا قڵەقلەیە پێگا ئەیەتە حەوت و ئەوانە قەڕی نییە کەمە زۆر کەمە. ئێرە نێو بازاڕی شاری سلەیمانیە لای گۆشت فرۆشەکان. گرانی گۆشت بۆتە هۆکاری ئەوەی کە ئەو کەسانەی کاری فرۆشتنی گۆشت دەکەن ڕۆژانە کەمترین کڕیاریان هەبێت. نرخی 1 کیلۆ گۆشت لە ساڵی 2015 دا بە 14000 دینار بووە. لە ساڵی 2019 دا بە 17000 دینار بووە. لە ساڵی 2022 دا بە 18000 دینار بووە. بەڵام لە ساڵی 2023 دا نرخی 1 کیلۆ گۆشتی مەڕ بە 18000 دینار بووە. نرخی 1 کیلۆ گۆشتی بەرخیش بە 20000 دینارە. نرخی 1 کیلۆ گۆشتی گیسکیش بە 14000 دینارە. لە 7000 و لە 16000 بۆ جاران کابراکە بۆ کیلۆی 2 کیلۆ بەرێ بە ئیستا جاری وای کابرا یەک بۆ نیو کیلۆ یە بۆ بای 5000 قیمە بۆ بای 3000 یعنی ئەمەوە کارچەوەکار کە پێی نییە کە تۆ پێش نەبوو 1000 دینار 1500 دینار چوو بێتە سەر گۆشت 2000 چوو بێتە سەری زۆرە بۆ خەڵک. ینی گۆشت جگەلەوەی کە پەیوەندی بە ئاژەڵ فرۆشان و گۆشت فرۆشانەوە هەیە هاوکات پەیوەندی ڕاستەخۆی بە چێشخانەکانی شەو هەیە بە جۆرێک کە ساڵی ڕابردوو نرخی یەک نەفەر کەباب یاخود تکەی گۆشت بە 70000 دینار بوو. بەڵام ئێستا بە 20000 دینارە. هاوکات نرخی برنج و شلە بە گۆشتەوە 7000 دینار بوو. بەڵام ئێستا لە نێوان دا بۆ 11000 دینارە. ئێستاش بەنسبەتەوەی کە گۆشتی حیوان گران بووە تاسیریی گرۆ سەر بازاڕی گۆشت بە جۆرێکە خەڵ ئەو کەسانی کە ئەیخۆن هەر بە بەردەوامی ئەیخۆن بەڵام ئەو کەسانی کە ئەیفرۆشن قازان جانلی کەم بۆتەوە چکە قۆزێکە کە گران بۆ تو ئەیفرۆشیان گۆشتی تکێ ئەیفرۆشی ئەو شوێنانی کە سعریان نەخسۆدە سەر و گرانیان نەکردووە لە قازانجەکەیان کەمە بێتەوە شوێنی ژێ بە بۆنەی گرانبوونی گۆشتەوە نرخەکانی بەرزتر کردوێتەوە. بۆ دابەزاندن و جێگیرکردنی نرخی گۆشتی سوور بەڕێوەبەری چاودێری بازرگانی سلەیمانی دەڵێت داوایان لە وەزارەتی دارایی و وەزارەتی کشتوکاڵی حکوومەت یاریێم کردووە بۆ ماوەیەکی کاتی گومرگ لەسەر هاوردەکردنی ئاژەڵ هەڵبگرن. داوامان کردووە لە وەزارەتی دارایی لە وەزارەتی کشتوکاڵ کە ئەو گومرگی کە هەیە لەم ماوەیەدا هەڵبگیرێ وەکو چۆن لە مانگی 15 بۆ 15 نرخی موادیکان گومرگ لەسەر موادە خۆراکیان هەڵگیرا نرخەکان داوەزێ بە هەمان شێوە بۆ نمونە ئەگەر سەرێک 30000 بۆ 35000 دینار گومرگ بکرێت ئەگەر ئەو گومرگە نەمێنێ بە دڵنیایەوە تاسیرەکاتە سەر نرخەکە. بەپێی ئەو زانیاریانەی دەستی دیسکی ئابووری کورسات نیوز کەوتووە هەر هاوڵاتیەکی هەرێمی کوردستان تێگڕای ساڵانە نزیکەی 15 کیلۆ گۆشت دەخوات و ساڵانەش هەرێمی کوردستان پێویستی بە 90000 تۆن گۆشتی سوور هەیە. هێمن کەمال، کورسات نیوز، سلەیمانی.